دکتۆر ئەمیری حەسەنپور ڕۆشنبیری ناسراوی کورد، تێۆریسیەنی مارکسیست، مێژووناس، زمانناس و مامۆستای دپارتمانی لێکۆڵینەوەی شارستانیەتیەکانی ڕۆژهەڵاتی نزیک و ناوەڕاست لە زانکۆی تۆرنتۆ سەر لە بەیانی ڕۆژی شەممە ڕێکەوتی 3 پوشپەڕ واتە 24 مانگی 6 لە تەمەنی 74 ساڵیدا بەهۆی نەخۆشینی شێرپەنجە کۆچی دوایی کرد. هەواڵی ماڵاوای دکتۆر حەسەنپور لە ژیان کاردانەوەیەکی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکەوتەوە. لە زۆربەی نووسراوەکان و وتوێژەکان لەم بارەیەوە لەگەڵ ئاماژەدان بە ئاستی زانستی و چالاکیەکانی سیاسی و کۆمەڵایەتی دکتۆر حەسەنپور تیش خراوەتە سەر تایبەتمەندیە ئاکاریەکانی مرۆڤێک کە ژیانی لە پێناو کۆمەڵانی خەڵک و مرۆڤایەتیدا تەرخان کرد و وەک کەسایەتیش لای هەموو ئەوانەی ناسیویانە زۆر خۆشەویست بووە. کاک ئەمیر بەڕاستی کەسایەتیەکی زۆر شەریف و گەورە بوو، هیچکە باوجودەوەی کە زۆر لە لەحاظی دانش و معلومات و چالاکی سیاسی بەڕای من مەقامێک بەرزی بوو، بەڵام زۆر ئینسانێکی متەوازە بوو و زۆر مهرەبان و بۆ و هەمیشە ئەوڵەویەت یەدا بە ئینسانیەتێکە لە دەوروبەری بوون و خزمەتکردن بە ئەوانە. پرۆفیسۆر حەسەنپور ساڵی 1943 زاینی واتە 3 ساڵ پێش ڕاگەیاندنی کۆماری مەهاباد لەم شارە لەدایک بوو و دوای کۆتایی خوێندنی سەرەتایی لە قوتابخانەکانی مەهاباد ساڵی 1961 دەچێتە زانکۆی تاران و دوای وەرگرتنی بەکالۆریۆس لە زمانی ئینگلیسیدا ساڵی 1964 دەگەڕێتەوە بە مەهاباد و لە قوتابخانەکانی ناوەندی وانە دەڵێتەوە. ساڵی 1970 ماستری زمانەوانی لە زانکۆی تاران وەردەگرێت و تا 1972 بۆ ماوەی 2 ساڵ وەک خوێندکاری دکتۆرای زمانناسی لە تاران درێژە بە خوێندن دەدات و دواتر دەچێتە ئەمریکا و لە زانکۆی ئەیالەتی ئیلینۆیز لە 1989دا دکتۆرای زمانناسی کۆمەڵایەتی و مێژووی هاوچەرخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەردەگرێت و دوای نیشتەجێبوون لە کەنەدا ساڵانێکی زۆر لە زانکۆکانی وێندسۆر، کۆنکۆردیا و تۆرنتۆ مامۆستای وانەبێژ بووە و هاوکات چەندین کتێب و زیاتر لە 100 وتار و لێکۆڵینەوەی زانستی لەسەر چەمکە گرنگەکان وەک زمانناسی، کولتور و میدیا لە کەنەدا، پەیوەندیە نێونەتەوەییەکان، تێۆری میدیا، کولتور و سیاست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان، بزوتنەوەی جوتیاری و مێژوو نووسیوە کە هەندێکیان هێشتا بڵاو نەبوونەتەوە. دکتۆر ئەمیر حەسەنپور بەڕای من یەکێک لەو کەسایەتیانەیە بووە کە جێگەیەکی یەکانەی هەست لە هەر جۆرێک لێکۆڵینەوە لەسەر جامعەی کوردی و لەسەر مێژووی کورد. هەر کەسێک کە دەیهەوێت لەسەر کورد تحقیق بکات و شتێک وەربگرێت حتمما دەبێت کە کتێبەکان و نووسینەکانی کاک ئەمیر حەسەنپور بخوێنێت، بە تایبەت کتێبێک بەسەر ناسیۆنالیسم و زمان لە کوردستان نووسیە کە بە ئینگلیسی بڵاوکراوە. ئەوە دوای کەمتر لە 30 ساڵ کە لە زمان بڵاوکردنەوەی گوزەریاغا بەڕای من حاڵەتێک کتێبێکی کلاسیکی پێیا کردووە. خاڵێکی گرنگی جیاوازی دکتۆر ئەمیری حەسەنپور لە زۆربەی لێکۆڵەران و تێۆریسیەنەکانی سەردەمی خۆی ئەوەیە کە دکتۆر ئەمیر لە بواری پراتیکیشدا زۆر چالاک بوو وەک تێکۆشەرێکی ماندوودەناسی بزوتنەوەی چەپ دەناسرێت. کاک ئەمیر کاری ئەلمی بە هیچ ڕادەیەک جیاواز لە کاری چالاکی سیاسی نازانی و حتا کارە ئەلمیەکەی خۆی تا ڕادیە ئاماجی ئەوە زانی کە بتوانێت دەرد و خەمی جوتیاران، کرێکاران، ژنان و هەموو کەسێک کە زوڵمی پێ بووە بتوانێت ئەو کارە ئەلمیە بتوانێت دەرد و خەمەوانە کەم بکات و بتوانێت کە ئازادیان بکات و دنیایەکی باشتر بۆیان دروست بکات. دکتۆر ئەمیر ساڵی 1968 سەردانی فەڕەنسا دەکات و لە بزوتنەوەی مەی 68 پاریسدا بەشدار دەبێت و لە ئەمریکاش دەبێتە ئەندام و یەک لە ڕێبەرانی ڕێکخراوەی کۆنفەدراسیۆنی خوێندکارانی ئێرانی و لە هەمان کاتدا ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت لە دامەزراندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە دەرەوەی وڵات واتە ئاکسا لە ئەمریکا. ئەمیری حەسەنپور لە سەردەمی شۆڕشی گەلانی ئێران لە 1979دا وەک یەک لە ڕێبەرانی حزبی یەکێتی کۆمونیستەکانی ئێران واتە سەربەداران چالاک بوو و ڕۆڵێکی زۆر گرنگیش لە بزوتنەوەی جوتیاران لە ڕۆژهەڵاتی کوردستان دەگێڕێت و پێشنیاردەر و یەک لە ڕێکخەرانی ڕێپێوانی خەڵکی سنا بەرەو مەریوان بوو کە بۆ پشتگیری لە کۆچی مێژووی خەڵکی مەریوان لە 1979 بەڕێوە چوو. بە بڕوای زۆربەی ئەو لێکۆڵەرانەی لەسەر دکتۆر ئەمیری حەسەنپور نووسیویانە کۆچی دوای ئەو خەسارێکی گەورەیە و جێگای بەم زوانە پڕ نابێتەوە.
یەک لە وتارەکانی دکتۆر ئەمیری حەسەنپور بە زمانی ئینگلیسی بابەتێکی بە نرخات سەبارەت بە گۆرانی کە دەڵێن ئەمڕۆ هۆنراوەی پیرەمێرد. شاد علەوی، دەنگی ئەمریکا.